وەکو خۆتان نەزانن ینی دوێنێ شەو ئەوەی ڕوویدا لە گوندی تاراوەی سەر بە ناحیەی خەلیفان کە سیارەیەکیان کرا ئامانج بۆ ئێمەوە بۆ خەڵکی گوندیش کەشێکی وای دروست کرد کە خەڵکی تووشی شەلەژان و دڵڕاوچێ کرد و بۆیە ئەم حاڵەتانە وا دووبارە دەبێتەوە هیوادارین کە ئەم هێزانە ئەو بەرژەوەندی ئەو خەڵکانە و بەرژەوەندی ئەو گوندانە و ئەو ناوچانە لە بەرچاو بگرن هەوڵ نەدەن چونکەوەی ئێستا دەگوزارێت لە دەرەوەی کۆنتترۆلی ئێمە و هێزەکانی ئەمریشدا کەوان حرەکەیەک دەکەن و چاودێری دەکرێن و دواژ دەکرێنە ئامانج لە ئەنجامدا کێشە و ئاڵۆزیەکان بۆ ناو سنتەری شاردێنەوە کە هیوادارین ئەوە بەڕاستی لە شوێنێک بوەستێنرێتن. طبعا ئەو زانیارانە ئەوەی کە پێشتر بەدەست ئێمە گەیشت ئەمە زیاتر بەڕاستی تەرکیزمان لەسەروەی بوو کە سەلامەتی خەڵکی گوند بوو و منیش وەکو خۆم وەکو سەرپەرشتیاری ئیدارەی سۆران زیاتر متابعەوەم کردو ئایا خەڵکی سیڤیل لەو ناوچەیە سەلامەتن ئەوەی بەدەست من گەیشت بوو کە خەڵکی گوندەکە لە دەرەوەی ڕاستە لە دووری چەند کیلۆمەترێک لە دەرەوەی گوندەکە بووە خەڵکی گوندەکە سەلامەت بوون بەڵام ئەوان کەش کوژرا و برینداریش هەیە بەڵام زانیاری دروست وەکومە لە ئیدارە هێز ئەمنیەکان دیاراوە کاری وانە کاریان لەسەر کردووە ئەوەی ئێمە بەنسبەتەمەوە گرنگ بوو کە خەڵکی سیڤیلی ئەو ناوچەیە سەلامەتن ئەوەی دیکە زانیارەکان لە لای دەستگای ئەمنیەکان هەیە گەر کارەکە بێت.